هونەرمەند زاهێر عەلی ڕۆژی پێنجشەممە نەشتەرگەریەکی گەورەی بۆ ئەنجامدرا و دەستگای میدیای کورتساتیش لە دۆخی تەندروستی ئەو هونەرمەندە دەپرسێت. هونەرمەند زاهێر عەلی یەکێک لە هونەرمەندە دیارەکانی بواری شانۆ و سینەما و درامایە و ساڵانێکی زۆر لە تەمەنی هونەری خۆی یاخود لە ژیانی خۆی تەرخان کردووە بۆ خزمەتکردن بە کاری هونەری و خاوەنی چەندین بەرهەمی زۆر جوان و زۆر تایبەتە و لە چەندین کاری شانۆیی و کاری سینەما و دراماژدا بەشداری کردووە. لە ئێستادا دۆخی تەندروستی لەژێر چاودێری وردی پزیشکیدایە و دەستگای میدیایی کورتسات و پرۆگرامی کورتسات مەگەزین هیوای تەندروستیەکی باشی بۆ دەخوازین. دەی با ئەو سەر و دوو سامانە فریای کەوێت. ئەو حەسەنەفەنی تۆ باسێکی دا ئەوەنەی کە سەر و دوو سامانی بۆ بەجێ بەهێشتایە فریای ئەو تەنیایی ناکەم. تۆ ئەزانی ڕەوف هەنیشتی تایبەتی خۆم هەیە لە شەو بۆ دوای ئەوەی ڕۆژی پێنجشەممە 2/1/2025 نەشتەرگەریەکی گەورە بۆ هونەرمەندی دیاری بواری نواندن زاهێر عەلی کرا دوایین هەواڵی دۆخی تەندروستی ئەم هونەرمەندە بە کورتسات ڕاگەیەندرا. ئێستا لە نەخۆشخانەی شار لە سلێمانی لەژێر چاودێری وردی پزیشکیدایە و پێویستە لە ئێستادا لە نەخۆشخانە بمێنێتەوە. هونەرمەند زاهێر عەلی لە ساڵی 1945 لە گەڕەکیەکانی ئاسکانی شاری سلێمانی لەدایک بوو و لە ساڵی 1976 دەستی بە کاری شانۆیی کردو و لە ساڵی 1970 وەکو شانۆکارێک لە نێو کۆڕی شانۆکارانی کورد وەکو ئاکتەرێکی سەرکەوتوو دەناسرێت. هونەرمەند زاهێر عەلی تا ئێستا بەشداری لە زیاتر لە 7 شانۆگەری و 38 بەرهەمی سینەمایی و درامادا کردووە و بە ناوی دەستگای میدیای کورتسات هیوای سەلامەتی و زوو چاکبوونەوەی بۆ دەخوازین. مرحبا و لێ بێ ڕەشە. وسێ برامیا خوا بە خێر بێ. دەی یاڵڵا ناوی خوای لێ بێنە و پێشم کەوە ئەگەرش لە خەجێ تااقەتی هەبێت. خەمیش لە خەجێ نەبێ. تۆزێ لوتی گیراوە ئێستا بۆی پاکەمانێ و ئێتر خەمی هیچ نەبێ. یەکێک لە خوشکە پچکۆلەکانیش لە خەرجێ لە ڕێی بەکرەجۆ پاکی کەوتووە. هەر ئێستا بێ بچین بێنی. وەی بەسەر چاو. جارێ با پێکۆ بچین. دوو دیش لەمە بخۆین و لە چایخانەکە ئەو کاتە چی ئەڵێ من ئامادەم. ئەخ من ئێستا لە چاخانەکە بوو. دادە نازدار. دادە نازدار. بەڵێ مان ئەحمەد جان فەرموو. چۆنی باشیش کرد؟ خوایمانە باتێ تۆ چۆنی؟ با سەلامەتی کایەخوا. چم بۆ بازار هیچی پێویست نییە؟ ماڵە ئاوا بێیاخۆنە وەڵا هیچمان پێویست نییە. دە باشە تۆ ئامانەتی بڵێ. مام ئەحمەد جان هەموو ڕۆژێ قسەی دووبارە ئاکەیتەوە. خوا ئاگای لێیە بەقەدەر مناڵەکانی